ئاڵای کوردستان لە کەرکووک بەرز دەکاتەوە و پارێزگاری لە ڕەمزەکانی کورد دەکات. زۆر خۆشحاڵم وەک بە پێشمەرگەیە لەبەردەمی جەماوەری پارتیمان لێرە ڕاوەستان. ئێمە بەڵێنێک نادەین کرداری لەگەڵدا نەبێت. شاهۆ نەجم کەرکووکی ئەو کەسایەتیەی کەرکووکە کە جیا لە خزمەتکردنی شارەکەی هەمیشە پارێزەری ئاڵای کوردستان و داکۆکی کاری مافەڕەواکانی گەلەکەی بووە. لە کاتێک کە هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک ڕێگە پێنەدراو بوو، شاهۆ نەجم کەرکووکی ئاڵای کوردستانی بەرز کردەوە و هەر ئەمە وای کرد هێزە عێراقیەکان پێتێک بچن و بچنە سەر ئۆفیسەکەی چاوەکو ئاڵای کوردستان بهێننە خوارەوە و دەست بەسەر ئۆفیسەکەیدا بگرن. بەڵام شاهۆ نەجم کەرکووکی ڕوبەڕوویان بوویەوە و ڕێگای نەدا ئاڵای کوردستان بهێنرێتە خوارەوە. شاهۆ هەر بەمە نەوەستا دەستی کردووە بە هەڵمەتی دانانەوەی و پۆستەر و دروشمانەی گەلی کورد کە لەلایەن حەشدی شەعبیەوە لە دوای 16 ئۆکتۆبەر لادرابوون و یەک لە پۆستەرەکانی دانانەوەی پۆستەری سەرۆک بارزانی بوو لە دەروازەی کەرکووک و گوتە بەنێو بانگەکەی کە دەڵێت ئێمە خزمەتکاری میلەتی خۆمانی. ئەو کەسایەتیەی کەرکووک سەرەڕای هەموو ئەو خزمەتانەی نەوەستاوە و ڕۆڵی هەبووە لە گەڕانەوەی زەوی بۆ یانەی کەرکووک و ئەو کەسانەی زەویەکانیان لەلایەن هێزەکانی عێراق دەستی بەسەردا گیراوە. شاهۆ نەجم کەرکووکی ئێستا دەیەوێت سەنگەری بەرگری خۆی فراوان بکات و جیا لە کەرکووک لە بەغدا و پەرلەمانی عێراقەوە داکۆکی لە مافەکانی گەلی کورد و خەڵکی کەرکووک بکات.